نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم بەنابردنە بەر شمشێر ئەگەر پێویست بکات. وەک چۆن قورئانی پیرۆز بە مەبەستی چەسپاندنی هاوسەنگی لەسەر زەویدا حیکمەت و هێزی پێکەوە بەستوەتەوە، بەو شێوەیەش حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەرێکە بە فەرمانی جەنگەوە هاتووە. ئەوە تا تەورات و ئینجیل لە پەسنیدا دەڵێن صاحب القەضیب، خاوەنی شمشێر. بەڵێ ئەو زاتە هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی حەق و ڕاستی، بەڵام ئەگەر ڕێگری کرا لە گەیاندنی حەق و حەقیقەت، ئەوە هێز بەکاردەهێنێت و سود لە شمشێر وەردەگرێت. ئەو لە هەمان کاتدا پێغەمبەری شمشێریشە. جا لەبەر ئەوەی پێغەمبەری شمشێریشە صلی الله عليه وسلم، بۆیە خوای باڵادەست لە سەرزاری قورئانەوە تەکنیک و استراتیژی جەنگی فێر کردووە. لە ئاەتی 14 سوورەتی ئەلسەفدا قورئان پێی دەفەرموێت إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. بەڕاستی خوا ئەو کەسانەی خۆش دەوێت کە دەجەنگن لە پێناو ڕێبازی خوادا بە یەک ڕیز و یەک پارچە و یەک دڵ، چونکە هەروەک کۆشتێکی بەرزی پتەویدا ڕێژراون بە قوڕقوشم. ڕێکخستنی ڕیزەکان بەو جۆرە تۆکمە و پتەوە بەهێزترین قەڵغام بوو لە ڕووی تێکشکانی هێڵەکانی بەرگری لەلایەن دوژمنەوە. لە چاو هەلومەرجەکانی ئەو ڕۆژگارەشدا باشترین جۆری ڕێکخستن بووە. بەڵێ دەبوو تاکەکان بە چەشنێکی ئەوتۆ پاڵ بدەن بەیەکەوە و شان لە شانی یەک توند بکەن، دوژمن هەر بە بینینی دیمەنی یەکڕێزی و پێکەوەییان زەندەقی بچێت. پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەم شێوازە لە خواوە فێر بوو، لە زۆرێک لە جەنگەکاندا پیادەی دەکرد و سەرکەوتنی بەدەست دەهێنا. قورئان و سوننەت بە چەشنێک بایەق بەم لایەنە دەدەن، ئەوەی کەم تەرخەمی تێدا بنوێنێت سەرزەنش دەکرێت. بەڵێ گەر بڕیار بێت لە سەنگەری بەرگریدا ڕوبەڕووی دوژمن ببینەوە، ئەو دەم نابێت هیچ سستیەک بنوێنین. يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە، ئەوە بۆچی کاتێک پێتان دەوترێت ڕابپەڕن و ئامادەبن و هێرش بەرن لە پێناوی ئاینی خوادا، دژی ئەو خوانە ناسانەی خۆیان ئامادە کردووە بۆ کوژاننەوەی نوری خوا، ئێوە لەشتاندا دەهێزرێت و دەلچێن بە زەویدا و گیر دەبن. ئایا ئێوە ڕازین بە ژیانی دنیا و بە گرنگتری دەزانن لە ژیانی نەبراوەی قیامەت و بەهەشتی بەرین؟ بێگومان ژیانی دنیا بە بەراورد لەگەڵ ژیانی پڕ لە شادی قیامەتدا زۆر زۆر کەم تەمەن و کەم خۆشیە. إلا تنفروا يعذبكم عذابا أليما ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير. ئەگەر بۆ جیهاد ڕانەپەڕن و دەست بەکار نەبن، ئەوە سزایەکی زۆر بە ئێشتان دەدات و کەسانێکی تر دەهێنێتە کایەوە لە ئێوە نەبن، و نەبێت ئێوە بتوانن هیچ زیانێک بەخوا بگەێنن. خوا هەمیشە بەسەر هەموو شتێکدا دەسەڵاتدارە. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم.
ئەگەر ئێوە پشتگیری پێغەمبەر نەکەن و یارمەتی نەدەن ئەوە بەڕاستی خوا پشتگیری کرد و سەری خست. کاتێک ئەوانەی بێباوەڕ بوون دەریان کرد لە شاری مەککە و یەکێک بوو لەو دوو کەسە کاتێک هەردووچیان لەناو ئەشکەوتەکەدا بوون کە کافران گەیشتبوونە دەوروبەری ئەشکەوتەکە، ئەبوو بەکری هاوڵی خەمی لێهات. پێغەمبەریش دڵی دایەوە و پێی فەرموو خەفەت مەخۆ، دڵنیا بە خوامان لەگەڵدایە. ئەوسا ئیتر خوا ئاسوودەیی و ئارامی خۆیدا بەزاندە سەری و پشتگیری و بەهێزی کرد بە سەربازانێک کە ئێوە نەتان دەبینین و بەرنامە و ئاینی بێباوەڕانی دانەواند و ڕیسواتری کرد. بەرنامە و ئاینی خوش هەمیشە بەرز و بڵندترە، خوش هەمیشە باڵا دەست و دانایە. بەڵێ وەک چۆن ئەو دەمەی ئێوە پشتگیریتان نەکرد، خوای گەورە دەستبەرداری پێغەمبەرەکەی نەبوو، لە بەرامبەر سەرجەم شەرخوازەکاندا کۆمەچی کرد. هەر بەو جۆرەش بە ئەندازەی دڵسۆزی و ڕازگۆییتان خوا ئێوەش سەردەخات و پشتتان دەگرێت. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە بەردەوامی لەبەر ڕۆشنایی قورئاندا ڕێنمایی ئوممەتەکەی دەکرد بۆ ئەو ڕێگەیە، بۆیە هەرگیز چاوەڕێی ئەوە نەدەکرا ئەو کۆمەڵە ببەزێت یان ژێر پێ بکەوێت. لە ڕاستیشدا نەبەزی و ژێر پێ نەکەوت. کەواتە پێویستە موسڵمانان ببنە ڕێخەری هاوسەنگی لە جیهاندا، هەمیشە و هەردەم ئامادە و لەسەر پێ بن. هەر کاتێک پێویستی کرد دەست بەجێ لە بەرەی جەنگدا ئامادە بن. هەر ڕەفتارێکی پێچەوانەی ئەوەش گوناهە، دەبێت تەوبە و داوای لێخۆشبوونی لەسەر بکرێت. بفەرمون ئێوە و ئەم نمونەیە لە چاخی بەختەوەریەوە. وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وعلى الثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا إن الله هو التواب الرحيم. هەروەها تەوبەی ئەو سێ کەسەشی وەرگرت کە لە غەزای تەبوک دواخران، دوای ئەوەی کە زەوی چەند فراوانە لێیان تەنگ بووە، خۆیشیان لە خۆیان بێزار بوون، دڵنیاش بوون کە هیچ پەنایەک نییە لە خەشم و تووڕەیی خوا بیان پارێزێت جگەلەوەی خۆیان بدەنە پەنای ئەو زاتە، پاشان تەوبەی لێوەرگرتن تا تەوبە بکەن. بەڕاستی هەر خوا تەوبە وەرگر و میهرەبانە.